پاش 3 هەفتەی دەست بەکاربوونی وەزیری داد جێف سێشنز ڕوبەڕووی ڕخنەیەکی زۆر بووە بەهۆی شیانی هەبوونی بەرژەوەندی لە مەسەلەکاندا. ئێستا بڕیارمدا کە خۆم دەربکەم لە لێکۆڵینەوەکانی ئێستا و داهاتوش لەسەر هەر مەسلەیەکی کە بە هەر شێوەیەک پەیوەندی بە هەڵمەتەکانی سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە هەبێت. وەزیری داد ڕوبەڕووی لێکۆڵینەوەیەکی تریش دەبێتەوە پاش راپۆرتەکانی کە دەڵێن پارەکە لەگەڵ سەرگێ کیسلیاک باڵیۆزی رووسیا بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کۆبۆتەوە، بەڵام لە میانی لێکۆڵینەوەکان بۆ پەسەندکردنی لە مانگی یەک ئاماژەی پێنەکردبوو. سێشنز کە یەکێک بوو لە پشتیوانە سەرەکیەکانی سەرۆک ترامپ نکۆڵی لەوە دەکات کە لە گەواهیدانی بەردەم سیناتدا قسەی ڕاستی نەکردبێت. با بەڕوونی قسە بکەم، من هەرگیز لەگەڵ هیچ کاربەدەستێک و کارمەندێکی رووسیا لەسەر هەڵمەتەکانی ترامپ قسەم نەکردووە. ئەو بیرۆکەیە کە من بەشێک بووم لەوەی بەردەوام لە میانەی هەڵمەتەکەی ترامپ زانیاریم لە نێوان خەڵکانی ناو بازنەکەی ترامپ و ناو بژیوانانی حکوومەتی رووسیا ئالۆز کردووە بە تەواوەتی هەڵەیە. سەرڕای مشتومڕەکان ترامپ هەر پشتیوانی لێ دەکات. لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر شەوی پێنجشەمە سەرۆک ترامپ وەزیری دادی بە پیاوێکی ڕازگۆ ناودێر کرد کە گوتی دەبوو لە میانی دانیشتنی پەسەندکردنەکەیدا زیاتر وەڵامەکانی ڕوون بوونایە و هەر لە تویتەردا نووسیویشێتی دیموکراتەکان لە ئاستی خۆیان زیاتر ڕۆڵ دەگەڕن، ئەوان لە هەڵبژاردنەکاندا دۆڕاون و ئێستاش کۆنتترۆلی ڕاستیەکان لەدەست دەدەن. یاسادانەرە کۆمارەکانی کۆنگرێس بە ئاگاهیەوە لێدوان دەدەن. جۆنی ئێرنست یاسادانەری کۆماری دەڵێت ئەگەر هەر بەڵگەیەک هەبێت لەسەر هەر شتێکی هەڵەکرابێت بێگومان، بەڵام هیچ بەڵگەیەکمان نییە. لە هەمان کاتدا یاسادانەرە باڵەکانی دیموکرات داوا دەکەن وەزیری داد دەست لە کار بکێشێتەوە. نابێت هیچ گومانێکی کەمیش لەسەر بێلایەنی و دادپەروەری وەزیری داد کە باڵاترین کاربەدەستی جێبەجێکردنی یاسایە لە وڵاتدا هەبێت. پاش ئەمە ڕوونەکە وەزیری داد سێشن لەم تاقیکردنەوەدا دەرنەچووە، لەبەر ئەوەی وەزارەتی داد دەبێت لە سەرروو هەموو ڕخنەیەکەوە بێت بۆ بەرژەوەندی وڵاتیش وەزیری داد سێشنز دەبێت دەست لە کار بکێشێتەوە. دەیان کەس لە دەرەوەی وەزارەتی داد کۆبوونەوە بۆ ناڕەزایی دەربڕینیان بەرامبەر بە وەزیری داد. دانیال ئینگرام کە لە پایتەختی وڵاتەکە دەژێت دەڵێت ئەو نیگەرانی هەیە لە مەڕشیانی پەیوەندی لە نێوان رووسیا و بەڕێوەبەرایەتی ترامپ. من نازانم ئەو چی گوتووە بە باڵێزی رووسیا یان باڵێزی رووسیا چی بەو گوتووە، بەڵام لەم مەسەلەدا شتی شاردۆتەوە و دەم بە گرنگیەکەیتان نانێت. نابێت ئەو وەزیری دادی ئەمریکا بێت. چاوەڕوان دەکرێت ئەم مشتومڕەی لەسەر وەزیری داد هەیە درێژە بخایەنێت.